درامای باران یەکێک لەو درامانەی کە توانیوێتی بەشێکی زۆر لە هونەرمەندانی کورد لە تەواوی بوارەکان کۆبکاتەوە و لە ئایندەیەکی نزیکا وا بڕیارەم درامایە لەسەر شاشە جوانەکەی کورساتەوە نمایش بکرێت. بگومان بەرهەمێنانی دراماکە کاستێکی زۆر باش وەرا پرۆفشنال لە پشت دروستکردنی ئەم درامایەوە بوون. لە ئێستا بەڕێز خەیبە ڕەفیق کە بەڕێزیان بەڕێوەبەری وێنەگرتنی درامایی بارانن، میوانی کورسات مەگەزین گفتوگۆکەین لەسەر ڕەوشی بەڕێوەچوونی وێنەگرتنی درامای بارانکە. خەیبەر زۆر بەخێر بێ، سڵاو لەبێ. زۆر سپاس بۆ تۆ. چۆن بووبوویتە بەڕێوەبەری وێنەگرتن لە درامای باران؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە کاگاکۆ وەک دەرهێنەری دراماکە پێی باش بوو کە من بەڕێوەبەری وێنەگرتنی دراماکە بم. قسەمان لەسەر کردووە توانیمان دراماکە بەرەم بێن و وێنەگرتنی بۆ بکەین. کاری وێنەگرتن چۆن بوو لە ئەوەڵۆ؟ چکە زۆر جاڵن کارکردن لە دەستپێکەوە تۆزە قورسایی یەتە ڕێگاتەوە ڕیتمی خۆیەگرێ. دواتر باش بوو؟ بەڵێ من وەک ئیشی دراما تەجروبەی یەکەمم بوو لە ڕاستیە، بەڵام پێشتر بیرکردنەوەمان هەبوو بۆی وە چەند ئەزمونێکی شۆرت فیلم و فیلممان هەبوو ئاشنا بووین بە جۆری کارکردن. بەڵام دراما جیاوازێکیە کە کاتێکی کەم ئەبێت بەرهەمێکی زا هەبێت، ناتوانیت بەپێی ئەڵلقەکان کاتی زۆری بۆ تەرخان بکەیت. ینی لانی کەمان بێتەوە لە 3 ڕۆژ 4 ڕۆژە ئەڵلقەیەکی 40 دقیقەی بەرهەم بێنی، دەمەش ئەرکێکی قورسی ئەبێت، پلانێکی باشی ئەبێت، بەڕاستی ئەبێت باش خۆتی بۆ خۆ بۆ ئامادەکرد بێت. بەو پلانانەمان باش ڕۆشتە پێشەوە و سەرڕایەوە هەوڵێکی جدیمان ناکە بتوانین کوالیتیەکی باش دراماکە بەرهەم بێنی. ئەوە بوو بڕیارمانە کامێرە بە چەند کامێرەیەکی جیاواز تەسویری دراماکە بکەین. بەکارێنانی کامێرەکان زۆر قورس بوون لە ڕاستیە، چکە کامێرەکانمان سینەمایی بوو، پێویستی بە ئامادەکاری و لایتی زیاترەویست. ئەمەش وەک پێشتر ئاماژەم پێیا قورسە لە درامایە ئەو زەختە بکەیت، بەڵام ئێمە هەوڵمان نابووی بتوانین بەرهەمێکی باش بەرهەم دروست بکەین و بەرهەمی بێنین. هەوڵمان نابوو کامێرە سینەمایانە بتوانین دراماکە بەرهەم بێن. تەسیحکردن لەگەڵ دەرهێنەرە بگومان ئێوە کۆنتاکتێکی بێ باشتان هەبێت لە کاتی وێنەگرتنە لەگەڵ دەرهێنەرە، چکە تای ئەو بابەتانی کەەوە ئازی پێیات ئێوە بێت ئەوان ئەو لۆکیشن و ئەو کەسایەتی و ئەو فەیس و کۆمەڵێک بابەتی زۆر جیاوازەیە کە وێنەگران هەمیشە من دایمەڵێم زۆر زۆر هیلاکن لە هەر بوارێکا بێ. ئەمە چۆن بوو لەگەڵ کاگاکۆیە؟ وەڵا ڕاستی کێشەیەکی وامان نەبوو، متەفیق بووین لەسەر جۆری ئیشکردنەکان و بگرێمە کۆمەڵی ئیزافاتی باشیشمان خستە ناو دراماکە وەکو لایانی تەکنیکی، چکە بەڕاستی ڕاستم بەڕێوەبەری وێنەگرتن بووم، بەڵام کۆمەڵێک گەنجی زۆر باش کە توانایەکی زۆر زۆر باشیان هەیە، توانیان هەمومان پێکەوە لە پشتی یەک دەسە جەمە کارێکی باش دروست بکەین. ینی کارێک دروست بکەین کە ئەو هاوڕێیانەمان کە پێشتر درامایان دروست کردووە و بە شانازیەوە ئێمەش توانین درێژە پێدەری ڕێگەکەی ئەوان بین و بتوانین شتێکی ئیزافە بخێنە سەر ئیشەکە. کە خێبەر لەگەڵ بەرەوچوونی بە بڵین ئەو خەتوای خوب لەمە ستێپە زۆرانی کە لە جیهانە بۆ بەرهەمهێنانی فیلم بێت، دراما بێت، سینەما بێ، خۆت هەر بابەتێکی تر بێت، زۆرێک لە دەرهێنەرە گەنجەکانی کوردیش ئێستا هەوڵ ئەیەن کە ئاگاداری ئەم ڕەوشانەی جیهان بن. بەرهەمهێنانی درامەی باران تا چەند مەسەلە جیاوازە لە کاتی لە وێنەگرتنیا بۆ بڵێم لە دەنگا، لە کەلەرا، لە زۆر مۆنتاژا، لە زۆر بابەتی ترا ئەوەنی کە تۆ ئاگاداری بیت با نەڵین بە بەراوردکردن بە کاریگەرەوە، بەڵام بە بەراوردکردن بە کارەکانی پێشووتر کە لەم ناوچەی خۆمانە بەرهەم هێنراون. بەدڵنیایی وەگوتمان کۆمەڵی گەنجی زۆر باش ئیشیان کردەوە لە ینی بەشدار بوون لەم درامایە. هێدەکان ئەگەر بڵین وەک مۆنتاژە، وەک کاری سەوتە و دواتر میکس و ماسترین و دیزاینکردنی سەوت، دواتر کەڵەر کۆڕێکشن، هەوڵێکی جددی درا بە ئەوی بتوانین ئیشێکی باشکەین. هەموو ئەو گەنجانەی زۆربیان یەکەم تەجروبەی درامایان بوو، لەبەرەوە بە ڕۆحێتێکی جیاوازەوە لەناو ئەم درامایە بەشدار بوون. ئەگەر بێت و ئێمە بازە جیاوازی بکەین لە بەرهەمی خۆماڵی بەرامبەر بەرهەمە جیهانیەکان، بەڕاستی و بەراوردێکی زۆر زۆر قورسە لە ئێستاە، چکە چەند فکر هەبێت، چەند توانە هەبێت، چەند تاقە هەبێت، لە کۆتاییە هەموو ئەم شتانە وابەستەی کات و بودجە ئەبێتەوە. لە ئێستایشە هیچ شوێنێک
ئامادەی نییە کە بە بودجەیەکی باشی ڕاستەقینەی دروستکردنی فیلمێک یاخود دروستکردنی درامایەک لە ئاستی جیهانە ئامادەی نییە بەڕاستی ئەو مەبلەغە پارێت سەرف کات ئەو بودجەیە سەرف کات بەڵام ئەوەی کە هەبوو لەم ئیشەیە کە هیوادارم لە ناوخۆیە جیاوازیەکی کەمی دروست کرد بێت لە چاو ئیشەکانی پێشوە بۆی هاوڕێیانمان کە پێشتریشیان کردو لە دوای میشەوانیش بتوانن ستێپێک باشتر بکەین هەمومان پێکەوە هەمووی ئەو ڕۆحیەت و تاقەیە بوو کە گەنجەکان هەوڵێکی جدیان ناو ئیشەکە بۆی بتوانین بەرهەمێکی باش دروستکەین کە هیوادارمەوە ڕنگدانەوەی هەبێت لە ئیشەکە. ئەم هەنگاوە بۆ ئێوە وەکو وێنەگەر ئەو کەسانێک کە لەگەڵ تویا کاریانە کرد ئەم هەنگاوە تا چەند گرنگ بوو بۆ ئێوە و بۆ کاری ئایندە تریشتان؟ بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگ بوو چکە ئەم ئیشە هەڵە نەبم 31 زنجیرەیە باشە 31 ئەڵقەیە ئێمە توانیمان لە مودەی 85 ڕۆژە ئەم بەرهەمە زۆر سارد بووە باران باری بەفر باریوە هەمووی نەخۆش کەوتوە ئەمانەتان چۆن چارەسەر کرد؟ حاڵەتی زۆر خراپمان بواتە پێشەوە ڕاستی بەڵامی شیرە بێت دە شتانی هەبێتەوە نەبێت کابێ و ئیشە خۆی ئۆتۆماتیکیان خەلەلێکیە ئەمە بوو بە ئەزمونێکی باش بوو ئێمە کە بتوانین لە تقریبا لە مودەی 85 ڕۆژی تەسویرکردنمانە بتوانین درامایەکی 30 ئەڵقەی بەرهەم بێنین ئەمە هەم سیقە بەخۆبوونێکی دروست کرد لە لای هەمومان کە وەگوتم من یەکەم ئەزمونی دراما بوو هەمیش ئەو هاوڕێ هاوپیشانەی کەشم کە بەشدار بووینەوەمان ناو دراماکەیە سیقەیەکی باشی بۆ دروستکردین کە بتوانین ئیشی داهاتووتر بە نەفەسێکی تر و باشتر بڕێناوە ئەزمونێکی باشترمانەبێت تێگەیشتێکی باشترمانەبێت بۆ ئیشەکان بە هیوای بەردەوامیتان و بۆ هیوایم کە لە چەندین کاری و پرۆژەی ترا بتوانن کە کاری باش و جوانتر بکەن زۆر سپاسکە خێبەر کە لەم بەشی پرۆگرام لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێز خێبەر ڕەفیق بەڕێوەبەری وێنەگرتن لە نێو درامایی باران کە وان بەنیازە لە ئایندێکی نزیکە لەسەر شاشە جوانەکەی کورسات بێتە میوانی ماڵەکانتان دووبارە بەخێر بێت. زۆر سپاس.